بەڵێ سۆما بەردەوام دەبین سەرتا بە راپۆرتێک دەست پێ دەکەین سەبارەت بەوەی کە لە خورماتوو بۆ مای 2 ڕۆژ دەبێت کە کۆمەڵێک گەنج بەمەبەستی پشتیوانیکردنی لە خەرمانی دەزڕێنگین و هەروەها خاوەنکارە بچکۆلەکان هەستاون بە شێوازێکی خۆبەخشانە بۆ ڕێخستنی بازاڕەکان هێش بە ئامادەی ساختکردنەوەی بەرهەمی ئەم خانمانە ئەم خاوەنکارە بچووکانە لە ماوەی ئەم 2 ڕۆژەدا. بەڵێ چاوان هەڵبەتەوە کە میشە باسمان کردو لە پرۆگرامی بەیانی کورسات نیوسە ئەم هەمیشە کۆمەڵە خانم هەیە کە هەوڵیان لا ڕێگەی ئەو بەهرانەی هەیەنا بژێوی ژیانی خۆیان دابین بکەن جامە لە ماڵەوە بەدیاخۆ خۆیان ئەگەر دوکانێکی بچووکیشیاندا نابێت پەرایان بەکارەکانی خۆیان داوە و لە ڕێگەی ئەو شتانی کە بەرهەمیان دروستیانەکەن خزمەتێک با هاوڵاتیانەکەن ئەلبەتە بازارش کراوەتەوە بۆی کە ئەو کەسانە یاخود ئەو خانمانی کە لە ماڵەوە کاری خۆیانەکەن و بە جۆرێک لە جۆرەکان زۆر دیار نین لەم بازارە ئەو کاڵە و شمەک و بەرهەمانی کە هەیەە ساحی بکەن. ئێستۆمامە هەلێکی باشە بۆ خانمانە کە بتوانن زیاتر برو بەکارەکانی خۆیان بن لەگەڵ ئەوەی کە ئەم خانمانە ئەم کارانە بۆ دەکەن کە بژێوی ژیانی ڕۆژانی خۆیان و خێزانەکانیان دابین بکەن لەگەڵ ئەوەشدا بۆ دەرخستنی ئەو توانە سەلیقەیە کە لە خانماندا هەیە بۆی کە ئەو بەهروتوانیان هەیە دەری ببڕن هەروەها زیاتر بە کۆمەڵگەی ئاشنا بکەن لەڕێکی ئەم بازارانە و کەسانی کە سەردانیان دەکەن زیاتر شارەزای توانەوە سەریقی ئەم خانمە دەزڕێنگینانە دەبن جیاواز لە خانمەکان کۆمەڵێک خاوەنکاری بچووکیش لەناو ئەم بازارەدا شوێنیان کراوەتەوە شوێنان بۆتەوە کە کۆمەڵێک گەنج ئەم بازاران ڕێخستەوە بۆی بتوانن بازارکردنێک بۆ ئیشوکارەکانی ئەم خانمان و هەروها ئەم خاوەنکارە بچووکانە بکەنەوە. اینجا چاوان هەڵبەتە ئەگەر بۆ پەیداکردنی بژێویش نەبێت ئەمە کۆمەڵە کەسانێکمانە یاخود گەنج و خانممان هەیە کە ساڵانە خوێندن تەواوەکەن بەڵام ئەوەیە کە هەلی کاریان نییە و دامەزراندنیان نییە لەبەر ئەمە واکراوە کە خۆیان لە ماڵەوە پەرە بۆ کارانە بن یاخود بۆ بەهرانە بن کە هەیەن بەبێ کولوبارەوە سۆما راپۆرتێک ببین. کردنەوەی بازاری خانمانە لە خورماتوو بۆ خاوەنکارە بچووکەکان و خانمانی دەستڕەنگین بە سەرپەرشتی گروپێکی خۆبەخش. ئێمە ئەمڕۆ کۆمەڵۆی گەنجی خۆبەخش لە کوڕ و کچان لە شاری دووس خورمات و ئەم بازارەمان کردەوە مەبەست لە کردنەوەی ئەم بازارە سوودگەیاندن بەو ئافرەتە بۆ ئافرەت و کیژانەی کەوا لە ماڵەوە کاری دەستیانەیە ناتوان بەرهەمەکانیان لە بازارە ساف بکەنەوە بۆیە ئەم بازارەمان کردەوە بۆ جاری سێم ئەم بازارە ئەکەینەوە ئێمە هەوڵەدین لە ئایندەیە ئەم بازارە بە شێوەیەکی فراوانتر بۆ بیکەینە بە شێوازی وەرزی 3 مانگجارێک بۆ 6 مانگجارێک بۆ ئافرەتانە و ئەو کیژانێکەوە دوکانیان نییە یان پێیچی ئەلیکترۆنیان نییە بۆی بتوان لەم بازارەیە سوود لە کاڵاکانیان بکەن و کاڵاکانیان لەم بازارەیە ساخکەنەوە. هاوڵاتیان و بەشداربووان سازدانی ئەم بازارە بە هەنگاوێکی باش دەزانن لە بژانەوەی بازاری ئەو کەسانی لە ماڵەوە کار دەکەن. ئمکو خۆمان خەریکی کۆمەڵک شێرەمەنیوانە شیرنی وشتەوە دروستەکەی لە ماڵەوە طبعا ئەمە لە ڕێی کۆمەڵێک کاری ئۆنلاین پێڵەن لە ماڵەوە کە دروستەکرێت ئەمان کردوی ئەمەتوانین ئەو بەرهەمانەی کە خۆمان لە ماڵە دروستکن بتوان ساغی بکەنەوە دەرەوە بۆ خەڵکانی شاری خۆمان بڵین دروستیکەین زۆر جار داوامان لێکن لە ڕێگای ئۆنلاینەوە ئێمە شتەکانم بۆ گەێنین وەکو ئەو شیرینە کە خۆمان دروستێک لە ماڵەوە ئەمە پاڵپشتێکە بۆ کۆمەڵە کەس کە بەرهەمەدیان هەیە خۆیان لە ماڵەوە ئەتوانن ئیشوکار بکەن وەکو ناتوانن جێگای کارێکەکان هەبێت تایبەتیان بێت توان لە ماڵەوە ئیشە بشە دروستکەن. لە کاری دەستی لە ماڵەوەیە ئەم جانتانەکە بینین کاری دەستیە لە ماڵەوەیکەین دایکم پورمەکەن ئەتل پارەی مادیمان ئەوە باش حەدابینە کرێ دوکان گرانە لەبەرەوە داواکانشین ئەم بازارە بەردەوام بێتە ساڵە دوانتر ئینشاءالله باشم خەڵک زۆرتر بێم لە شارەکان ترەوە حتى بردوام قولوا تربوا. أشياء كلش جميلة من صنع إيدهم وخصوصا النساء يعني مسوين شغلات كلش حلوة. ئەمڕۆ سەردانی ئەم بازارم کردووە لە خورماتوو کە ڕێکخراوە بۆ کۆمەڵە خانمی دەزڕەنگین و گەنجی خاوەنکار بەڕاستی کارێکی زۆر باشە کە پشتیوانی لەو کەسانەکەن تا ببنە خاوەن داهاتی خۆیان یاخود کەرەسە و کارەکانیان لەم بازارە ساخ بکەنەوە. من هیوادارم لە ئایندەیە پشتیوانی زیاتر بۆ ئەم جۆرە بازارانە هەبێ بۆ ئەوەی ئەم گەنجانە و ئەم خانمە دەزڕەنگینانە بەهۆی ئەم کارە جوانانەیانەوە کە کاری دەستیە بتوانن ببنە خاوەن پرۆژەی گەورە لە ئایندەیە. بازار كلش جميل. بە بەشداری زیاتر لە 50 خاوەنکاری بچووک و خانمانی دەستڕەنگین سێم بازاری خانمان ڕێکخرا بۆ ماوەی 2 ڕۆژ. سەرپەرشتیارانی بازارەکەش دەڵێن هەوڵدەدەین سازدانی بازارەکە بکەین بە وەرزی. کەروان حەبیب، کورتسات نیوز، خورماتوو.
بەڵە چاوان بەردەوام ببین و باس لا تەوەری یەکەمی ئەمڕۆی پرۆگرامەکەمانەکەین هەڵبەسەر لەم تەوەرە باس لە بابەتێکی گرنگەکەین ئەویش خواردنی گژ و گیابەهاریەکانە چاوان ئەم وەرزە بەشێکی گشتی گژ و گیابەهاریەکان زیادیان کردووە و هەوڵاتیان بۆ پەیداکردنی گژ و گیابەهاریەکان سەردانی شاخەکانەکەن اینجا کۆمەڵە گژ و گیابەهاریمان هەیە کە لەلایەن هەوڵاتیانەوە خواستیان لەسرە بەتایبەت لەم وەرزەکە وەرزی پێگەشتنی و گژ و گیابەهاریانەیە هەنێکیان وەک خواردن بەکارهێنن و لە کۆنیشەوە هەنێک لە گژ و گیاکان وەکو چارەسەر بەکارهاتوو لە ئێستا ئەمە باز لەواکەیم زانین ئەو گژ و گیابەهاریانی کە لە هەرێمی کوردستانە گرنگی پێدرێ و لەلایەن هەوڵاتیانەوە خواستێکی زۆریان لەسرە کامانن و شێوازی هەڵگرتنی ئەو جۆرە خواردنانە ئەبێت چۆن بێت و لەگەڵەوەشە لە ئێستادا وەک چارەسەر بەکارێنێ بۆم بەسە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆرە چیمان ساڵحمان کردو کە بەڕێزیان مامۆستای زانکۆن و ڕاستەوخۆ لە ئەستۆدی بانی کورسات نیوسە لەگەڵمانان دکتۆرە سڵاو لەبەر بانین باش بەخێر بیت زۆر بەخێر بێت دکتۆر سپاسەکەم سپاس لە بینەرانی بۆ بینەران ئینشاءالله هیوادارم کە بتوانین سوودێکیان پێ بگەێنین زۆر سپاس بەخێر بیت دکتۆر ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بەبزانین گژ و گیا و هەروەها خواردنە بەهاریەکان بشێکی گشتی کامانە ئەگرێتەوە و بەتایبەت لە وەرزە لە هەرێمی کوردستانە کامانن کە بوونیان هەیە هەموو ئەو گژوگیانەی کە لە دەرودەشتەکانە سەوزە بێ ئەوانەی لە ناو شاخەکانە هەن تەنانەت ئەوانەی لە لا کۆڵان و شتەکانی شە هەمووی کە دەرەچن هەموویان گیای زۆر زۆر تەندروستن بە ئاوێکی پاک ئاوەدرێ هەروەها لە ژینگەیەکی کە دوور لە ماوادی کیمیاوی گەورە ئەبێ لەبەرەوە زۆر زۆر تەندروستن بخورێن بۆ جەستە زۆر باشن ئەگەر بینە سەر سوودەکانیان ئێمە ئەگەر تەنانەت لەسەرەوە دەست پێ بکەین لە قژەوە بۆ سوودی بۆ قش هەیە بۆ پێست هەیە بۆ چاومان هەیە بۆ تابی نەخوارێ بۆ ڕەبۆ بۆ ڕێخۆڵەکانمان کە زۆر گرنگە شتێکی زۆر گرنگکە لە ناو ڕێخۆڵەکانمانە هەیە کە ئەوی پێڵێن مێشکی دووەم کە ئەو مایکرۆبایەمانەیە کە ئەو بەکتریات طبیعیانەیە کە لە ناو ڕێخۆڵەکانمان هەیە و یعنی بۆ ئێستامان بە سوودە دوایش کە کەسەکان مردن هەر ئەوان شیمانەکەنەوە کە ئەمانە یعنی خواردنێکی زۆر باش سەوزەکان بۆیان هەروەها بۆ ئازاری قاچەکان بۆ ئەوانەی کە ئیلتیهاب لە لەشیانە هەیە تەنانەت بۆ خەو بۆ هەموو شتێک بۆ کێشدا بەزاندن بۆ شەکرە بۆ زەخت ئەمانە هەمویان نەخۆش یعنی مجموعەیەک شتن کە ئێمە لەشمان پێویستی پێێتی بە تایبەتی دوای زستانێکی دوور و درێژ کە خەڵک لە ژوورەوەیە خواردنەکان لەوانەیە ئەوە نەبوو بێ زیاتر نان بوو بێ لێستا ینی بەرەو بەهارە ڕۆین تەنانەت بۆ مەناعە بەرزکردنەوەمان ینی ئەو کەسانی کە گژوگیا خۆن مەناعەیان زۆر بەرزترە تووشی نەخۆشیەکانی بۆری هەناسە و حەساسیە و ئەو شتانە کەمترە بن. دکتۆر بەردەوام خەڵک هۆشیاری واعی ئەوان هەیە کە دەڵێن بەردەوام گژوگیا سروشتیەکان ئەم خواردنە سروشتیانە سوودی زیاترە پێویستە هاوڵاتیان ڕوو لە خواردنی ئەم جۆرە سۆزانەکە بەڵام گرنگەکە ئەوەیە کە ئایا دەتوانن هەموو جۆرە سۆزەواتێ بخۆن هەموو ئەو گژوگیا و سۆزانەی کە لە سروشدا هەن ئایا ڕێپێدراون بۆ خواردن بۆ منە ناو زنجیرە شاخەکاندا لە پێدەشتەکاندا لە ناو ماڵەکانیشدا ئەو سۆزەوات و گژوگیانی کە دەڕوێندرێت ئایا هەمویان تەندروستن هەمویان بە گوێری پێوی سوودیان هەیە یاخود فلتەرێک هەیە بۆ جیاکردنەوەی ئەو سۆزاتواتانە بەدڵنیاییەوە بە تایبەتی گوڵەکان یعنی ئەوانەی کە لە شاخەکانە هەن هەندێکیان هەیە ئەبێ بە قیاس بخورێ یعنی لە کەمیەتێک لەوە زیاتریان لەژێر ڕێنمایی کەسێکی پسپۆری گیایی ئەمانە ئەتوانرێ ئەگینا بەڵام سەوزەکانی تر وەک ئەوەی کە ئەمەی کە زۆر باوە لە لای خۆمان تۆڵەکەیەکنرا مەسەلەن گۆزروانە ئەمانە هەمووی بەڵێ ئاساییە و چنێک ئەتوانی بیخۆی لێ بیخۆی بەڵام گوڵەکان لەناو گوڵەکانە هەندێک لە گوڵەکانی کەمیل بە تایبەتی ئەوانی شاخەکان ئەبێ بە ڕێژەیەکی دیاریکراو بخورێ تەنانەت مەسەلەن گوڵەبەی بوون کە گوڵەبەی بوون یەکێکە لەو گوڵانەی کە ئازار شکێنە هێورکەرەوەی دەماغە تەنانەت بۆ کاتی یعنی بۆ خەوهێنەرە بۆ کاتی ئازاری ناوسک و ئەو کەسانێک کە کۆلیکە یعنی ئازارێک لە سکیانە هەیە هەمووی بەکارێت بەڵامە بێ بە ڕێژەیەکی کەمی لێ بخورێ تەنانەت لەوانەیە ئەمە بۆ بینەرانیش بێت تەنانەت کۆلاجینی تایە بۆ پێست یعنی بۆ پێست زۆر باشە لە بەرەو گڵەبەی بوون تەنانەت بۆ قش باشە لێ بدرێ لە پێست باشە بخورێتەوە تەنانەت ئێوارانیش یعنی چاکە ئێماڵێن خراپە خەوتێکەیە یعنی تۆ لە دەوری سعات دێ و ئەو ناوەیە پێویستت بە شتێکە بیخۆی برسیتە ناتەوێنان بخۆی ئەو کاتە توانی گوڵێکی بەیبوون بکرێ بە چاو بخورێ بەڵام ڕێژەکەی مەحدودە
ئەبێ ینی بە ڕێژەیەکی ئەوەنە نەخورێ عەد کەمێتێکی زۆری لێ بخورێ بخورە دکتۆر بۆ نمونە بەڕای من مەسەڵەن ئێستا تۆ بۆ کەسێک 2 گوڵ 3 گوڵی بەیبوون بکاتە ناو ئاوی گەرمەوە ئاوی لە کوڵی تێبکە تۆزێک داینێ و دوای ئەوە بیخواتەوە زۆر ئاساییە و ئەتوانێیان ناڵم لە کاتی ئازارێکە لە کات ئەمانە هەمویان ئەتوانرێ بەکاربێنێ تەنانەت بۆ مناڵیش گوڵی بەیبوون ئەتوانرێ بەکاربێنێ بەس بە ڕێژەیەکی کەم کاتە شێوازی ئامادەکردنیەکان ئەبێت چۆن بێت جیاواز لەوانی کە بۆ خواردن ئەبێت ئەوانەی کە بۆ قژ و هەروها پێستی شەبێت بە هەمان شێوە پێویستە چۆن ئامادە بکرێت ئێمە لە زۆر شوێن لە بەردەم ماڵەکانە یاخود لە باخچەکانە ڕۆکی ڕۆزماریمان بینیوە لە ئێستا و هاوڵاتیان زۆر بەکارهێنن ئەمە پێویستە شێوازی ئامادەکردنەکەیان چۆن بێت هەر چۆنێک بێستە ڕۆزماری بۆ ناو گۆشت زۆر خۆشە بۆ ناو مریشک هەر کاتێکیان سوپێک کەسێککە لێنێ پارچەیەکی بچووک بکاتە ناو ئەو چێشتیان ئەو سوپەی کە ئەتوانێ بیکە بەنسبەت ئەوانەی کە یعنی ئەیکەن بۆ قژوشت تێکەڵی زەیتیەکەن ینی لە ناو زەیت تادایانێن دوایی ئەیگوشن و ئەو ینی ئەکستراکتی پێڵێن ینی ئەو گوشراوەی ناوی دەرەهێنرێ بەکارهێنرێ بۆ قژ و بۆ پێست و ئەمانە کامویان یعنی سوودی خۆی هەیە. دوکتۆر بەگشتی لە مەرزە جۆرەکانی گژوگیا بەهارەکان کامانن زیاتر هاوڵاتیان وەکو تەقلیماتی خۆت زیاتر ڕوو بکەنە خواردنی کامیان بەکارهێنانی کامیان پێویستە یان بۆ منە ئێمە لە هەر چاوەرزی ساڵە لە ئێستا بۆی پشکردنی تەکنۆلۆژیا و هەڵگرتنیانەوە بەشێک لە گژوگیاکان هەن بەڵام ئایا بە سەوزی بە ڕاستەخۆ کە ئێستا تازە و بەهارە هاتووە بەکارهێنانی باشە سووتی لێوەربەگیری یاخود وشکی بکەنەوە هەڵی بگرن خۆی پێشەوەی بۆ ئەمەمە بیرمان نەچێ بە جوابی قسەکەی جەنابن نییە بەس بۆ ئەو کەسانی کە ئەچن گیایەکان لێەکەنەوە تکایە بە ڕەگەوە لی نەکەنەوە یعنی کە لێکەنەوە بەس بیبڕن بۆ ئەوەی ئەو ڕەگە بۆ چەند ساڵی تریش هەڵباتەوە یان دوایی کە ئەگەر تۆ بکات و بەرهەمی هەبێت لەبەرەوە باشترین ئەوەیە کە ببڕێن یعنی یا بە چقۆ بیان قس بیان حتا بەدەست بێ بەڵام هەڵ نەکەندێ بۆ خەڵکی ئێمەی بەکارهێنەر کە بەکاری ئەهێنین زۆر باشە هەندێک لە گیایەکان ئەتوانی بەکاڵی بیخۆی مەسەن وەکو ترشۆکەیە ئەمانە هەندی وەکو باڕێزە ئەمانە هەمویان کە بۆ گورچی لە زۆر باشن جگەلەوەی کە بۆ گورچی لە باشن وتم یعنی خواردن ڕیشاڵە زۆر یعنی ئەو ڕیشاڵانەی ئێمە هەموو جۆری خۆراکەکان بە مەحدودە ئەڵێن بە کەمیەتێک بخورێ بەڵام گیایەکان نە چەند ئینسان لی بخوا ئەتوانێت لی بخوات لەبەرەوە گیایەکان پێویستە ئێمە بیخۆین تەنانەت ناڵێم ئەو ڕیشاڵی تایە ڕیشاڵەکان دوو سوودی زۆر گرنگیان هەیە کە دوو کێشەی سەرەکی ئێستاە یەکەمیان شەکرە کە شەکرەکە مەکاتەوە یعنی چەند گیایەکان وەرگین لە ڕێگەی خۆراکەکانمانەوە ئەوەنە ڕێژەی شەکر لە لەشمانە نایەڵێ بەرز بێتەوە دووەم ئەو چەوریەکان بە تایبەتی چەورە زیان بەخشەکانی کە لە جستەیە ئێمە ئێستا یەکێکە لە مشکلەکانی تری سەردەم نەخۆشیەکانی دڵ و بەرزبوونەوەی هەر کەسێک ئەگری پرسیاری لەکێکرد فەحسەکە سیرەکەی چەوریەکانی بەرزە بە تایبەتی چەوریە خراپەکان LDL و تۆتەڵ کۆلسترۆل کە ئەمانەی زۆرە کە سەرچاوە گیاییەکان ئەمانە ئەو دیسان ئەو چەوریەدا ئەبەزێن و ناهێڵن بەرز بێتەوە لە مۆرزەیە لەبەرەوە ئێمە زۆر پێویستمان پێێتی بەنسبەت کام سەوزە باشە هەموو سەوزەکان باشن بە تایبەتیەوەی کە زۆر بەردەستە لە وڵاتی ئێمەیە گۆزروانە مەسەلەن تۆڵەکەیە کنرە ئەمانە هەمویان زۆر بەکارهێنرێ و زۆر پێویستە تەنانەت کنر دژە شێرپەنجەشە یعنی هەموو جۆرە سوودەکان هەموو کانزەکانیان تایە مەسەلەن کوزەڵە ڤیتامین سی کە زۆر بۆ جستەمان پێویستە بۆ پێستمان پێویستە بۆ ڕیخۆڵەکان پێویستە ڤیتامینێکی زۆر باشیان تایە هەموو جۆرە کانزاکانیان تایە لەبەرەوە زۆر پێویستە و باشتریشە ئێمە ئاڵو گۆڕ بکەین لە بینیانە یعنی هەر جارەی دەستمان کەوت جۆرە گیایەکی جیاواز بخورێت ئەمانە هەمووی سوودمان پێگەێنێ تەنانەت بۆ کێشدابەزاندن یعنی نایەڵە زۆر بخۆین لەبەرەوەی ڕیشاڵێکی زۆری تایە ئەمەش بە سوودە بۆ کەسەکان دکتۆرە هاوڵاتیان لای خۆمان تا چەند گرنگی بەمانادەن بۆی کە تەندروستیان باش بە وەک ئەبینین بە جۆرێک لە جۆرەکان بەشێکیش لە سوپەڕان باز لەواکەن کە یاخۆ پزیشکان باز لەواکەن کە بەکارهێنانی ئەم گژوگیانە وەک دەرمان زیانە بە ئەمە تا چەند ڕاستە و تا چەند هاوڵاتیان لای ئێمە گرنگی بامادەن و وەکو دەرمان بەکاریهێنن خۆی ئێمە هەندێک شتمان هەیە کە نابێ زیاخۆری تیا بکرێ یان جۆری بەکارهێنانەکەی مەسەلەن ئێستا جاترە
جاترەی وا هەیە مەسەڵەن نۆکەکەی خستە سەر یەکسەر جاترەکەی تێگا ئەگەر تۆ سوودی جاترت بوێ نەخێر ئەبێ کە نۆکەکەت لێنا دادگردیان 10 دقە پێش ئەوەی کە تەقدیم بکرێ بدرێ بە خەڵکەکان داگیراوە ئەنجاتی بکرێ نابێ بکڵێندێ چونکە کە کوڵا سوودەکی خۆی لە دەستەیە لەبەرەوە بێ ئاگادار بین ئەگینا تەنانە جاترە بۆ بەکتریای مەعیدە بۆ تعقیمکردنی ینی جەستە بۆ هەوکردن تەنانەت بۆ ئازاری سوڕی مانگانە یعنی بۆ هەمووی باشە بەڵام نابێ زیاخۆری تیا بکرێ وەکوتم یعنی نابێ من بەیانی جاترم کردە ناو چێشتەکەەوە ئێوارش چایەکی تری لێ بخۆم شەوێش چایەکی تر بخۆم باشترە کە بە کەمێتێکی زۆر کەم بخورێ لەبەرەوە جگە لەو گیانەی کە زۆر نزیکن لە ئێمە وەکو باسم کرد تۆڵەکە و گۆزروان و ئەمانە هیچ کێشەی نییە چەند ینی بتانی زیادە بخۆی بەڵام لە گوڵەکان و گیایەکانی هەندێک ئەوانی کە بۆ نەخۆشی بەکارێن ئەمانە ئەبێ بە ئاگاداری و بە وریاییەوە بەکاربێنێ زۆر خۆریتیانەکرێت. تۆتاکو ئێستا باسی سوودەکانی گژوگە بەهارەکانمان کرد دەکرێت ئەم گژوگە بەهاریانە بە شازە لە شێوازەکان زیانی هەبێت کاریگەری نەرێنی هەبێت وەرە چ کاتێکدا ئەم کاریگەریان بەڵێ هەندێک جار ئەو کەسە حساسی پێەیە یعنی بە جۆرێک لەم گوڵایان بە جۆرێک لەم گیایە حساسی هەیە ئەبێ بە یعنی لە پێشاک هەر گیایەک بوتۆ ئینسان بۆ خۆی تاقی بکاتەوە بە ڕێژەیەکی کەم بیخوات ئەگەر زانی حساسی پێ نەکری چی نەکرد ئەو کاتە ئەتوانێ بیخوات بەڵام لەگەڵ ئەوەشا بۆ هەمویان ئەبێ ڕێژەیەکی تایبەتت هەبێ زیادە خۆریتیانەکەی تەنانە ئێستا مەسەلەن گیای گەزنە کە ئیتر لەمەولا زۆر زیادەکە کە وەکو دڕکێکی وردی پێوەیە تەنانە دەماتوانی جگە لە خواردن بۆ کەسانی کە ئیلتیابی مەفاسڵ و ئازارەکانی ڕۆماتیزم و ئەویان هەیە دەستی لێبێ ئەبینی هەموو جێگەکی سوورە بێتەوە و ئینە بێ بەڵام ئەوە ئاساییە یعنی حساسیە نییە و زۆر باشە بۆ مەفسەلەکان لەبەرەوە ئەگەر ئازار لە مەفسەلێکا لە شوێنێکە هەبوو بۆ پیاوان ئەوانەی کە پرۆستاتیان هەیە یا ئیلتیابی میزەڵانیان هەیە ئەتوانن لە ڕۆژێکا چایەک دووچە دائیمەن کە ئەڵەی چا مەسەلەن تۆ بە دەستی خۆت بەو سێپەنجەیەت چەندێک گیایەکەت پێ هەڵەگیرێ بیکەیتە ناو پەرداخێک ئەو ببوورانی بکەیتە پەرداخێکە و ئاوی لە کوڵی تێبکە یان لە ئاوی لە کوڵا ئەمی تێبکەی ماوەی 3-4 دقەیەکدا بندێ دو ئەو ئاوە بخورێتەوە کە ئەمانە هەمووی سوودێکی زۆریان هەیە بەس تکایە زیادە خۆریتیان نەکرێت. باش دکتۆرە جیاواز لەوانەیە کە باسمان کرد ئەو گژوگیانی کە لە هەرێمی کوردستانە بوونی هەیە تا چەند لە وڵاتانی دەرۆژ ئەمانە بوونیانەیە ئەگەر نییە تا چەند کار لەسەر ئەو کراوەکە بنێرێتە دەرەوە. واللهی ئەوە ئیشی لەوانەیە حکومت بێ بۆ نردن دەروێن بەڵام زۆربەی ئەو گیانی کە لەسەر شاخەکان و لە شوێنەکان هەیە لە زۆربەی شوێنی تریش هەیە لەوانەیە لە وڵاتێک لە بەرۆی لە دەشتا ئێستا ئێمەش لە سلێمانی ئەگەر لە شاخەکانەوە بۆمانێت لە لامان دەست ناکەوێ بەڵام ئەگینا مەسەن ئێستا تۆڵەکە لەسەر شاخی ئەڵبیش هەیە لێرەش هەیە یعنی زۆربەی گیایەکان هەیە بەس گرنگەوەی ئێمە بۆ بەشی خۆمان یعنی لە ناو خەڵکەکە بەڕاستی ئێستا لە بەرەوەی خۆشبەختانە خەڵک زۆر گیایەکانە خوا ئێستا تەنانەت نرخیشی گران بووە لە بازاڕە کە من پێم باشە ئەگەر هەبێت دوو ئیسفادەکرێ منی بەکارهێنەر لە ناو شارەکانە سوودەبینم لەوەی کە من ناتوانم بچم لە شاخێک بیهێنم بۆ خەڵکانێکیش ئەوانەی کە ئەتوانن هەم ڕاستەیە بۆ خۆیان هەم سەیرانە هەم پارەیەکیان دەستەکەوێت ئێستا یعنی هەندێک گیامان هەیە تەنانە نرخی گشتۆتە 10,000 لە ناو بازاڕەکانە بە هەر چەندێک بێ گرنگەوەیە من ئەتوانم گیایەکەم دەست بکەوێ ئەوانیش ئەتوانن ڕستقێک بۆ خۆیان پیا بکەن بەس ئەوەیە کە ئێمە لە بیرمان بێ ئەمە بە ئاوێکی پاک ئاوەدرێ هەروەها پاکە لە شوێنەکانی ماوەدی کیمیایی پیاکرابێ و سوودێکی ئێجگار زۆریش بەجەستەی ئێمە ئەگەێنێ بە تایبەتی ناڵم لە بەهارە بۆ ئەوەی ئێمە ڕێخۆڵەکانمان جگەرمان گورچیلەکان هەمووی پاک ببێتەوە ئێمە پێویستمان بە کانزا و ڤیتامینەکانە ئەمە هەمویان لە ڕێگەی گیایەکانەوە دەستمانەکەوێ. پرسیاری جوابی دووەمی پرسیارەکەت کەوتت چۆن هەڵی گرین ئێمە باشە جاری وا هەیە مەسەلەن من ئەچم لە بازار کەمێتێکی زۆرە کڕم لەوانەیە لە سەلاجەکەیە هەر تقریبی 4 ڕۆژ 5 ڕۆژ بمێنێتەوە دوای ئەوە خراپ ببێ ئەگەر کەمێتەکە زۆر بوو ئەتوانین هەڵی بگرین بەس یعنی جۆری هەڵگرتنەکەی ئەوە نەباشە هەندێک لە سەوزەکان ئەوانەی کەلەتی کەی ڕەشە بێتەوە مەسەلەن وەکو کنر کە لەبەرەوە ئاوێکی لە کوڵ بکەی زۆر بکڵێ کنرەکەی تێکەی ئەوەنەی دقەیەک 2 دقەیان 3 دقە یعنی ئەوە نەتیایە بێت
دوایی هەڵی ڕێژین ئەمە سوودێکمان پێگەینێ هەم تەقیمیەکە هەم نایەڵێ ئەو هۆرمۆناتی کە یعنی ئەڕێژرێ لە ناخۆیە ئەو ئەنزیماتانەی کە ڕەشیەکاتەوە ئەمە بڕێژرێ لەبەرەوە ئەتوانرێت یەکسەر ستارت بکرێتەوە و ئەنجا لە نایلۆنیان لە منجڵی شوشەیە یان لە نایلۆنی تایبەت کە لی نووسراوە بۆ فرێزەرە بێت لەمەیە هەڵبگیرێ و ئەبێ هەواکەی لێ دەربکرێ بەکاربێنرێ ئەمە بەنسبەت یعنی هەندێک لەم شتانەوە ئەوانی تر کە سەوزن وەکو تۆڵەکە و گۆزروان و مەسەلاً تاڵیشک و ئەم شتانی تر کە ئەمانەوێ هەڵیگرین ئەمانە هەر ئەتوانرێ بشۆرێتەوە لەسەر پارچەپەڕۆیەکی پاک بۆی ئەو ئاوە زیادەی پێوەیەتی لێ بکرێتەوە یان تەنانە بە خاولیەک ئەتوانرێ بخرێتە بینەوە بۆ ئەوەی ئاوەکەی هەڵمژێ ئەنجا بکرێت بە پێی پێویستی خۆت ئەیکرێتە ناو نایلۆنی تایبەت بە ناو فرێزەر بکرێت و هەواکەی بە تەواوی لێ دەربکرێ و سەرەکەی تۆن ببەسترێ و لە مجەمیدەیە هەڵگیرێ ئەمە تەنانەت 3 مانگ 4 مانگ بە تەواوی هەموو شتێکی خۆی تیاڵەگیرێ و هەتا 8 مانگ و هەتا ساڵێکیش یعنی من ئەمڕۆ تۆڵەکە هەڵگرم هەتا ساڵێک ئەتوانم لە ناو مجەمیدەیە هەڵی گرمەوە و بە پێی پێویستی لە کاتێکی ترا بەکاری بێنم. هەڵگرتنەکەی ناتوانرێت بڕۆێنرێتەوە یان ئەمانە هەر وەرزی خۆیانە ئەتوانرێ بڕۆێنرێ بەڵام خۆتزانی ئێستا ماڵەکان زۆر بچووکن خۆخەمانە ئێمە جێگەی گوڵێک دوو گوڵ ببێتەوە بەڵام لە شوێنی تریشە ئێستا من لە ماڵی خۆم لە سوچێکی حەدیقەکە گەزنەم ڕوانووە ئەڕوێت و بە پێی بینی خۆمان مەسەلەن نەعنام ڕوانووە بە پێی پێویستی خۆم ئەتوانم پونگ مەسەلەن دیسان کە هێورکەرەوەیکی مێشتی زۆر باشە من لێک دوانێکم ڕوانوە لە حوشەکەی خۆما یعنی لەگەڵەوەی حوشەکەم زۆر بچووکە ئەتوانم یعنی ئەتوانین ئێمە ئەو شتانە بکەین بەڵام هەندێک شتی وەکو تۆڵەکە وەکو ئەوانەی تر کە تۆ کەمێتێکی زۆر ترتەوێ ئەمە لە حەدیقەیان ناکرێ و لە باخەکانە بەڵام ئەو کەسانی باخی خۆیان هەیە کەمێتێکی باش ئەرزیان هەیەیان حەدیقەکان گەورەیە بەڵێ بۆنا ئەتوانن بەکاری بێنن. دکتۆر جیاواز لەو گژوگیا ساز و تەڕانی کە لە ئێستا دەرتاوتی لە وەرزی بەهاردا هەیە ئێمە دەرمانە کوردەوارەکانمان هەیە کە ئەچی بۆ ناو ئەم دەرمانە کوردەوارانە ئەڵێن ئەمانە سەوز و گژوگەی بەهارن تا چەندێک ئەمانە باوەڕپێکراون تا چەندێک ئەمانە هەمان ئەو سوودی هەیە کە لە گژوگەیەکی بەهار دەست دەکەوێت. خۆی ئەگەر هەمان ئەو گژوگیایی خۆمان بێت و بە جوانی شۆرا بێتەوە و هەڵگیرا بێ و مەوادی حافزەی پێوە نەکرابێ دژەمێروەکانی پێوە نەکرابێ هەندێک جار دژەمێروی پێوە کرێ بۆ ئەوەی کرم هەڵنەهێنێ یعنی ئێمە خۆمان نەزانین شتێک کە هەڵەگری بە زووی لەوانەیە کرم و یان پەپولە و ئەو شتانە تێیبە ئەگەر ئەوانەی تێ نەکرابێت و بەڕێکوپێکی کرابێ هەمان سوودەکەی هەیە و ئەتوانین بەکاری بێنین. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆر چیمان ساڵح مامۆستای زانکۆ سپاس بۆی کە ئەم بەیانە لەگەڵمان بوو و کۆمەڵە زانیاریت بەدەین. سپاس بۆ ئێوە هیوادارم بە سوود بوو بێ. زۆر سپاس زۆر بەخێر بێت.